ژمارە ئەو هاوڵاتیانی کە ڕوو لە سنتەرەکانی ئێماکەن بۆ وەرگنی کوتان خۆشببختانە ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیادبوونە کە ئەمەش ئاماژەی بۆ ئەوی کە ئەو بانگەوازانی کە ئێمە لە ڕابردوو ئەمان کرد بۆی کە خەڵک هەرچی زووترە بە دەنگی تیمەکانی ئێمە بێن وەڵامیش باشی هەبوو لەنە هاوڵاتیانەوە و ئێمە لە بەڕێبراتی تەندروستی سەرەتا تەنها دوو بنکەمان هەبوو بۆ کوتان لە ناو شاری چەمچماڵ و ناحی شۆڕش بەڵام لە ئێستادا بنکەیشی تازشمان کردوەوە لە ناحی تێشەوە لە ئایندێکی زۆر نزیکە لەم ڕۆژانەیە سنتەریش کێشەکەنەوە لە مەڵبندی خۆپاراستنی تەندروستی چەمچماڵ کە تایبەتە بە فەرمانبەرانی چەمچماڵ. ئەمە هۆکارەکەی بەڕاستی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ڕێژەی توشبوون بە کۆرۆنا لە ئێستادا لە ئاستێکی زۆر بەرزایە، ینی ئەوەی کە ئەو ئامارانی کە بەردەستی ئێماگەن ڕۆژانە هەفتەی ڕابردوو زۆرترین ڕێژەی داخڵبوونمان هەبووە لە سنتەری ئاسوودە تایبەت بە توشبوانی نەخۆشی کۆرۆنا و ژمارە ئەو کەسانی کە داخڵەکرێن ڕۆژ بە ڕۆژ لە زیادبوونایە و باری تەندروستی زۆریشان ناجیگیرە بەداخەوە. بۆیە جێی خۆیەتی ئێمە وەکو هەمیشە ڕامانگەیاندووە هاوڵاتیان پێویستە خۆیان بپارێزن. باشترین ڕێگەش بۆ خۆپاراستن لە ئێستادا وەرگرتنی ڤاکسینە. توشبوان و تەمەنیش دیاری نەکراوە لەم جۆرەیە، مناڵانیش تێبینیمان کردووە تووشی ئەم نەخۆشی زیاترە بن لە جۆرەکانی تر. ڕێژی کوتان لە چەمچماڵە تا ئێستا نزیکەی 2500 کەس ڤاکسینی کۆرۆنایان وەرگردو بە هەرسێ جۆرەکەی ڤایزەر و ئەسترازێنیکا و سینۆفارما لە شاری چەمچماڵ.